طبعا زمانی تورکی عثمانی زمانك بلين ل 400 ساڵەی حکومڕانی دەوڵەتی عوسمانی لەو منطقەی زاڵ بووە لەبەرەوەی زمانی دەوڵەت بووە و زمانی بەڕێوەبردن بووە و زمانی بازار بووە و حتا زمانی کۆکردنەوەی داهات بووە لە دەوڵەتی عوسمانی چکە دەوڵەتی عوسمانی یەک لەو پایانی کە لەسەر ێژە لەسەر بڵێن باج بووە کۆکردنەوەی ئەو ڕسومات و باجانەی کەوا لەسەر بەرهەمە کوشتتوکاڵیەکان بە درێژایی 400 ساڵەی حکومڕانی دەوڵەتی عوسمانی و ئەو هەژمونکردنە زیاتر لە بەسەربازکردنی کوردستان بووە بە تایبەتی لە دروستکردنی قەڵای سەربازی لە کوردستان هەر لە باکووری کوردستانەوە یاخو با بڵێن لە ئەگەر کوردستانی باشوورە ڕووبگرین لە زاخۆوە بگرە تا خانەقین هەمووی قەڵای سەربازی بووە واتە یەکێک لە هەژمونکردنەکانی زمانی تورکی عوسمانی هەم لایەنی دەوڵەت بووە و هەم لایەنی وەرگرتنی باج بووە و هەم لایەنی با بڵێن سەربازیش بووە اینجا تورکی عوسمانی زمانێکی بڵێن لە بازاردا زۆر کاریگەر بوو بۆ نمونە لە بەڵگەنامەکانی عوسمانی یەک لەو دیاردە با بڵێن دەگمەنانی کە بە دەرکەوتووە تەنها لە باشووری کوردستاندا بڵێن کەرکووک و هەولێر بە شاردانێ لۆ چونکە لەبەرەوەی لە بازارەکەی لە لای دانیشتوانەکەی لە ناو خەڵکەکەیدا بە تورکی قسەکرا بەڵام خەڵکەکەی با بڵێن بە کوردی قسەکرا بەڵام بازار زمانی بازاری و هەروەها زمانی دام دەستگایەکانیان بۆ سەربازەکانیان هەمووی تورکی عوسمانی بووە بەڵام لە هەمان کاتدا شار وەکو سلێمانی کە شار بووە لە 1784 بە شاردانانێ با بڵێن تەنها کەرکووک و هەولێردان وێ شاری هەولێر و کەرکووک لە ڕووی مێژوویەوە مێژویان دەگرێتەوە بۆ هەزاران ساڵ و ئەوانە بەشێک بووینە و ئێستاش بەشێکن لە خاچی با بڵێن کوردستان بەشێکن لە جوگرافیای نیشتیمانی و نەتەوەیی با بڵێن کوردستان ئەوە یەکە چەند هەتا ئێستاش بە زمانی تورکی عوسمانی یا با بڵێن تورکی کاریگەری هەیە لەسەر ئەو کولتور و ڕۆشنبیریەی کە لە دوای شەڕ یەکەمی جیهانیەوە ماوەتەوە هەتاوەکو ئێستا چکە زۆر لەو نووسەرانی لە ساڵانی 20ەکان لە 30ەکان هەتاوەکو ئەگاتە ساڵانی 60-70ەکان کاریگەر بووینە بە کولتور و زمانی تورکی نوێەوە ئەوە ماوەتەوە لە بۆ نەوەکانی ئێستاش بە تایبەتیش لە ڕاوازپێدان بە خوێندنی تورکی مەسەن لە شارەکان بە تایبەتیش ئێستاش وەکو یەکە لەو زمانانەیە کە خواستی لەسرە بە چاو ئەوە هەژمونێکە کە بڵێن ماوەتەوە بەڵام ئەوە ژمونە بەسەنە بۆ منە لە کرخانی قبول نەبووە چکە خانی ئەو کاتە لە سەدەی حەفدەهەمدا مەموزی نەنووسی مەلای جەزیری بە هەمان شێوە ئەو کە بڵێن پێشترە مەلای جەزیری بەڵام ئەو هەژمونی سەلجوقیەکان کە تورکی کۆن بووە ئەوەندە کاریگەری نەبووە لەسەر مەلای جەزیری یان مەسەن ئەحمەدی خانی حتا مەسەن بۆ منە لە باشووری کوردستان نالی یان شێخ ڕەزای تاڵەبانی سالم کوردی هەمووانە بە کوردی نووسیتیان یعنی ئەو کاریگەریە لە ناو نوخبەی کوردیدا کەمتر ڕەنجی داوەتەوە بەڵام لە دوایەوە لە دوای ئەو کاریگەریە چۆن ماوە لە دوای ساڵانی 1975 کە قوتابخانەی مەدەنی لە شوێنی قوتابخانە ئاینیەکان لە دەوڵەتی عوسمانی زیاتر کران بە تایبەتیش لە باشووری کوردستان ئەوە لە ناو چینی خوێندەواری کورد ئەو زمانی تورکیە پەرەی پێدرا مایەوە تا ساڵانی دروستبوونی دەوڵەتی عێراق و ئەوانەی کە مؤسسی دەوڵەتی عێراق بوون هەمویان لە ئەستەمبۆڵ خوێندی بیان تا ساڵی 58 یەک لە زمانەکانی نێوان کاربەدەستانی دەوڵەتی عێراقیش دەوڵەتی عێراقیش هەتا کاربەدەستە کوردەکانیش بەشێکی زۆری زمانی تورکی عوسمانی بووە و ئەوە ماوەتەوە تاوەکو ئێستا لە خوێندنگاکە و زایدەنیش لەناو ئەو کولتوری قسە پێکردن یان هەتا لە زۆر وشەکان کە تا ئێستا ماوەتەوە ئەوە بەشێکە لەو کاریگەری کە زمانی تورکی عوسمانی بڵێن لە پێشتردا هەبووە هەموو قوتابخانەکان بە ئینگلیزی بە فەڕەنسی بە تورکی و هەتا بە عەرەبیش ئەمە بەس بەڵام عەرەبی بەپێی مادەی 4 دەستوری عێراقدا زمانی کوردی و عەرەبی زمانی فەرمی لە دەوڵەت بەڵام ئەگەر زمانە بێگانەکان وەربگرین وەکو تورکی و عەرەبی و هەروەها فەڕەنسی و ئینگلیزی و ئەوانە ئەو زمانانی کە باسم کرد ئەوانە بەڵێت تەسیریان هەیە لەسەر لاوازکردنی زمانی کوردی و نەک لە زمانی لەسەر هەژمونکردن بەسەر کولتور و لایەنی ڕۆشنبیری و ئەدەب و هەتا بیرکردنەوە و هەتا قسەکردن و هەتا هەڵسوکەوت و هەتا جلوبەرجیش یعنی لەبەرچی لەبەرەوەی ئەو کەسانی کە فێرە و زمانە بیانیانە ئەبن بە تایبەتیش با بڵێن ئینگلیزی فەڕەنسی تورکی
لەو زمانانەیە کە لە عێراق و لە کوردستانیش باشووری زۆر پەریان پێدرێ ئەوانە ئەو کەسانی کە فێرە و زمانانە بن کاریگەرە بن بە کولتور و بە ڕۆشنبیری ئەو دەوڵەتانی کە زمانی دایکیان تێدایە مەسەلەن بۆ نمونەوەکو تورکیا یان باوەنەوەکو فەڕەنسا وەکو بەریتانیا. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە تۆزێک مەترسیدارە ئەوەیە کە خەریکە زمانی کوردی لەم پرۆسێسەدا ئەکەوێتە پەراوێزەوە و ئەمە بە ئاڕاستەیەکە ئەڕوا کە ئێمە خەریکین چ لە ڕەهەندە اقتصادێکەوە چ لە ڕەهەندە هەزریەکەوە چ لە ڕەهەندە کولتوری و کۆمەڵایەتیەوە ئەوەی کە پێیوەستە من ناوی لێ دەنێم شخصیەتی زمانی کوردی خەریکە شخصیەتی زمانی کوردی ئەکەوێتە ژێر پرسیارەوە بەداخەوە بەشێکی هەرە زۆری ئەم خستنە ژێر پرسیارش ینی ئەوەی کە ڕۆڵی هەیە لە خستنە ژێر پرسیاری ئەم شخصیەتە خۆمانی دامەزراوەکانی خۆمانن هەل لە ئەکادیمیەکانەوە بگرە هەتا سیاسیەکانمان هەتا بازرگانەکانمان هەتا خەڵکی ئاساییمان هەر هەموو ئەمە چۆتە ناو ڕێگ و ینی بەداخەوە بۆ بەشێک لە فەرهەنگمان لە کولتورمان. ئەمە لە کاتێکدایە کە ئێمە ئەوەی دەتوانین بە زمانی کوردی بیکەین ئەوەی دەتوانین لە ڕێگەی زمانی کوردیەوە کاری لەسەر بکەین ڕەنگە لە زۆر بارەوە شیاوی بەراوردکردن نەبێت لەگەڵ هیچ زمانێکی دیکە. زمانی کوردی توانستێک یەکجار زۆر هەیە بەداخەوە هەندێک ئەفسانەی بێبنەما لە ناو کۆمەلگای ئێمەدا دروست کراون بەوەی کە زمانی کوردی ناتوانێت زمانی ئابووری بێ زمانی کوردی ناتوانێت زمانی علم بێ زمانی کوردی ناتوانێت زمانی ئەدەب بێ زمانی کوردی ناتوانێت زبانی بازاڕی ئەوڕۆ بێ زمانی کوردی ناتوانێت کۆمەڵێشتی دیکەی ئابە و شێوەیە کە ئەمانە لە ڕووی زانستیەوە بەڕاستی بنەمایەکی ئەو تۆیان نییە و زمانی کوردی توانستێکی زۆر لەوە فراوانتری هەیە کە ئێمە بیری لێەکەینەوە. دوجار ئەوەی کە گرنگە ئێمە کاری لەسەر بکەین ئەوەیە دووبارە دەگەڕێمەوە بۆ خاڵی سەرەتا ئێمە وەکو کورد کێشەیەکمان هەیە کە کێشەی ناسنامەیە و ئەم کێشەی ناسنامەیە تا ئێستا چارەسەر نەکراوە. ئەگەر دەمانەوێت چارەسەری بکەین ئەگەر دەمان هەوێ هەنگاوێک بەرەو دابڕانێکی مێژوویی هەنگاو بنین و ئەو پەراوێزنشینیەی کە هەمانە نەیهێڵین و خۆمان وەکو مرۆڤگەلێکی یان نەتەوەیەکی خاوەن بڕیاری ناسکاری بە تعبیرێک لە تعبیرەکان ببێتە سوژە ببێتە ناسێنەر ببێتە ناسکار ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ زمانی کوردی و دەتوانین لە ڕێگەی زمانی کوردیەوە ئەو تایبەتمەندیە بەرجەستە بکەین و بەرپەرچی زۆرێک لەو هەم تێگەیشتنە نێگەتیڤانە بدەینەوە کە سەبارەت بە زمانەکانمان هەن و بەرپەرچی زۆرێک لەو دەستی دووبیرکردنەوەیە بکەین بەرپەرچیان بدەینەوە کە بەداخەوە لە پەیوەندی لەگەڵ زمانی کوردی هەیەە.